سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەر دەکەین. تەوەری یەکەممان بڕیار وایە مستەفا کازمی لە چەند ڕۆژی ئایندەدا سەردانی ئەمریکا بکات. لە ناوخۆی عێراقدا کاردانەوە هەیە و ڕای جیاواز هەیە بۆ ئەم سەردانی مستەفا کازمی. هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی نێوماڵی شیعی داواکەن مستەفا کازمی بەر لەوەی بچێت بۆ ئەمریکا بێت لەگەڵانە دابنیشێ بە یەکەوە ڕێبکەون لەسەر ئەجەندایە کە پێویستە مستەفا کازمی کاری لەسەر بکە کە دەچێتە ئەمریکا و ئەولەویەت لای نێوماڵی شیعی و شیعەکان بەشێکی زۆریان ئەوەیە کە پێویستە هێزەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە بۆیە دەیانەوێت چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بکەنە بەشێک لە ئەجەندای سەردانەکەی مستەفا کازمی بۆ ئەمریکا. لەلایەکی ترەوە لە عێراقدا بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختە درراوە و لەلایەکی دیکەوە بەشێک لە گفتوگۆکانی ڕێکەوتنی نێوان بەغدا و واشنگتن لە ماوەی ڕابردوودا بەڕێوە چوونە. ئەمانە هەمووی مەلەفی گرنگن. لەلایەکی ترەوە مستەفا کازمی سەردانی تارانی کردو و کۆمەڵێک گفتوگۆ بابەت لەگەڵ ئێرانەکان بەڕێوە چووە. هەموو ئەمانە پێویستی بەڕای ئەمریکا هەیە یان نا، ئەمریکا تا چەند سەردانی ئەمانە هەیە و ئایا مستەفا کازمی دەچێتە ژێرباریەوەی کە ئەجەندای هێز و لایەنە سیاسی شیعەکان بە تایبەتی ببات بۆ ئەمریکا و بیکاتە خاڵی گفتوگۆی نێوان خۆی و ئەمریکیەکان، یان ئەگەر نەی کاچی بەسەر کازمی دادێت ناچێتە قاڵبی هەموو سەرۆکوەزیرانی لە ڕابردوودا گەلە کۆمەکی لێکرا و لە پۆستەکەی خۆی دوورخرایەوە و گرفتی گەورەی لەسەر شەقامی عێراقی بۆ دروستکرا. ئەمانە گفتوگۆی جددی دەبن لە تەوەری یەکەمدا و لە تەوەری دووەمیش گفتوگۆکین لەسەر لوبنان لە نێوان بەرداشتی زلهێزەکاندا لە دوای تەقینەوەکەی لوبنان. طبعا لە ماوەی ڕابردوودا لە لوبنان خۆپیشاندانی گەورە بەڕێوە چوون، سەرۆکوەزیران دەستی لە کارکێشایەوە. دۆخی نێوخۆیی لوبنان دۆخێکی باش نییە و هەمیشە لە قوڵبداندایە، بەڵام لە ئێستادا لە دوای ئەو تەقینەوەیە کە لە لوبنان ڕوویدا بە شێوەیەکی دیکە گفتوگۆ لەسەر لوبنانەکرێت. دیسانەوە ینی هاوڵاتیانی بەیروت چوونەتە سەر شەقامەکان و ئەم جارە جیاواز لە داواکارەکانی ڕابردویان داواکەن فەڕەنسیەکان بێن و بیان پارێزن و وڵاتەکان بۆ بەڕێوەبەرن و هەرچی سەرکردەی ئێستای حزب و حکومی و پەرلەمانی هەیە لە وڵاتە لا ببرێن و فەڕەنسیەکان بێن خزمەتیان بکەن و فەڕەنسیەکان بێن بیان پارێزن. یعنی کاردانەوەی جیاواز لەسەر خاکی لوبنان هەیە. هەندێک خوێندنەوە بۆ واکەن کە سیناریۆکانی لیبیا و یەمەن و سووریا لە لوبنان پێچە دووبارە بێتەوە بۆی ململانی وڵاتانی زلهێزەوە. ئایا وڵاتانی زلهێز لەسەر خاکی لوبنان ململانێ دەکەن یان نا؟ ئەگەر ئیکەن چۆن و بۆچی و لەبەر چ بەرژەوەندەیەکیان و ئایا بەرژەوەندی چێ لەوەدایە کە لوبنان بەم دۆخە بگات، دۆخی خراپ ببێت، نێوخۆی لوبنان خراپ ببێت؟ ئیسرائیلەکان ڕەیان لەسەر ئەم دۆخی ئێستا لە لوبنان هەیە چێ؟ ئەمەش تەوەری دووەمی گفتوگۆکانە بێ. لە تەوەری یەکەمان میوانداری بە ڕێز عەدنان سێحسێن ڕۆژنامەنووسمان کردووە کە بە سکایپ و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. کاک عەدنان سڵاوت لێ بێم، کاتۆ باش، سپاس بۆ بەشداریت. بڕیار وایە مستەفا کازمی سەردانی ئەمریکا بکات. هێزە شیعەکانیش بە تایبەتی دەڵێن دەبێ بیت و گفتوگۆ بکەین و ئەجەندای ئێمە بەریت بۆ بەغدا بۆ واشنگتن. ئەمە ممکنە؟ یعنی مستەفا کازمی دەتوانێت کارێکی وا بکات یان دەچێتە ژێر هەژمونی هێز و لایەنە شیعەکان بۆی کە ئەجەنداکانی ئەوان ببا بۆ واشنگتن؟ زۆر سپاس. لەلایەکەوە ئەم کارە ممکنە و لەلایەکی دیکەشەوە توانی بڵێن ممکن نییە. ئەمە کارێکە بە شێوەیەکی نزبی دەکرێت. کازمی دەتوانێت گفتوگۆ بکات لەگەڵ ئەو هێزانەی کەوا هێزی سەرەکین لە دانانی ئەودا بە سەرۆکوەزیران و گرنگتیمانەوەیەکەن لە کورسی حکومدا بەوەی کەوا بێت لەگەڵ ئەوانەدا ڕێکەوەی نەک تەواوی هێز و لایەنە شیعەکان. بۆ ئەوەی کارێکی لەو شێوەش بکات دەبێت چی بکات؟ دەبێت لەگەڵ ئەو لایەنەدا ڕێکەوێ و بەشێک لە داواکاریەکانی ئەوان باتە پێش و بەشێک لە داواکاریەکانی ئەو لە کۆشکی سپی گفتوگۆ لەسەر بکرێت. نەکرێ هەموو داواکاریەکانی ئەوان بڕات، چونکە پێشتر ئەم سەردانە دیاری کراوە لە کۆشکی سپیە هەموو ئەجندەکانی گفتوگۆ دیاری کراون کە خۆی دەبینێتەوە لە گفتوگۆکردن لەسەر ئاسایش و بەرگری عێراق، گفتوگۆکردن لەسەر وزە، گفتوگۆکردن لەسەر پرسی دەستێوەردانی ئێران لە کاروباری ناوخۆی عێراقدا و هەروەها کۆمەڵە پرسی دیکە کەوا گرنگن بۆ ئەمریکیەکان. ئەمریکیەکان نایان چاوەڕێی ئێران بکەن یا هێزە شیعەکان بکەن لە دوات چرکە چیان بە خەیاڵات دێ
کتابەکەیان بە کازمیات بۆ بنێرن نا ئەوان پێشتر بەردامداناوە خۆیانی لای کردوێتەوە و ئەوەی کە دەکرێت و ئەو گفتوگۆیی کەوا لە نێوان کازمی و دۆناڵدترامدا دەکرێت گفتوگۆیەکی شکڵی دەبێت بەڕاستی چونکە هەموو پرسەکان پێشتر لە لیژنە فەرعیەکانە باسکراوە گفتوگۆی لەسەر کراوە گفتوگۆ لەسەر سروشتی گفتوگۆکەی نێوان کازمی و بڵین وەفدی ئەمریکی ئەەکەین من دەمەوێت دواتر بە وردی باسیەوە بکەم چ جۆرە گفتوگویەکە بێت چ جۆرە دانیشتنەکە بێ بڕیاری تیا دەدرێ یا نادرێ ئەو وەفدەی کە لە عێراقەوە دەچێت سروشتی چۆنە پێگەی کورد لە وەفدەکە هەیە نییە ئەمانە تۆزە گفتوگوی لەسەرەکەین دواتر بە وردی بەڵام هەر لەسەر ئەو ئەجەندایی یاخود ئەو داوای کە نێوماڵی شیعی هەیەی وتت یعنی ڕەنگە ممکن نەبێت دەستکاری ئەجەندای گفتوگۆکان بکرێ کەواتە ممکن نییە کە داوا و داخوازی شیعەکان ئەوەی کە ئێستا داواکاری هێزولانە سیاسی شیعەکانە ببردرێت بۆ کۆبوونەوەکەی واشنگتن بەڵام ئەمە گرفت بۆ مستەفا کازمی دروست ناکە ئەمە شەقامی شیعی لێ ناوروژێنێ ئەمە ڕوبەڕووی ئاستەنگ و گرفتی ناکاتەوە لە ئایندەیە کاگارم وەکووتم مستەفا کازمی کۆمەڵێک هێزی شیعی هەیە ئەوانی کەوا پاڵپشتی بوون کە بۆ بەسەرۆک وەزیران وە گوێ لەوانە دەگرێت و ئەوانە بەشێک دەبن لە سەفەرەکەی تۆ بیرت نەچێت خۆ مستەفا کازمی ئەگەر خۆشی کەسێکی سەربەخۆبێکەوە نیە کۆمەڵێ ڕاوێژکار و کۆمەڵێ وەزیری لەگەڵایە ئەوانە نێو وڵایی حیزبە شیعی و سونی کوردیەکان و هاتوونەکردنەوە وەک چۆن لەلای خۆمان نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەی پارتی دیموکراتی کوردستان لە کابینەی کازمیدا بوونی هەیە و وجودی هەیە بە هەمان شێوە بۆ هێزەکانی دیکەش ڕاستە ئەمە حزبی داعوەش نوێنەری خۆی هەیە و ئیتیلافی سەڵدیش نوێنەری خۆی داناوە لەوێ و هەروەها لە نێو حزبی داعوەشدا باڵی مالکی و باڵی حەیدەر عەبادیش نوێنەری خۆیان هەیە لە نێو کابینە وەزارەتەی مستەفا کازمیدا و ئەم گفتوگۆیانە و ئەم وردەکاریانە هەمووی لەلای ئەوان باس کراوە تۆ بیرت نەچێ عێراق لەوەتەی دروست بووە ئەم عێراقە هەر وڵاتێک نییە لەسەر کاری موسساتی دروست بێ و لە دوای 2004 ئەوەی کەوا زیاتر بەڕێوە بووە وڵاتی موسساتی نەبووە بۆیە هەموو بریکاری وەزیرەکان هەموو بەڕێوەبەرە گشتیەکان هەموو وەزیرەکان ئەمانە هەموویان هەڵقوڵاوی نێو حیزبە سیاسیەکانی و ئەمانە لە نێو حیزبە سیاسیەکانەوە هاتوون بۆیە بە دنیایەوە ئەمە ئەو نوێنەرانە نوێنەری حیزبەکان لە نێو کابینەی مستەفا کازمیدا هەبوونە و ئەوان تێڕوانی حیزبەکانیان گەیاندوێ من نمونەیە بچوو بۆ جەناب بێنەوە لە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە کەوا چەند نوێنەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە تۆ بڵێ ئەو نوێنەرانی یەکێتی لەگەڵ حیزبەکەی خۆیانە باسی وردەکاری ئەو بڕیارانەی نەکەن کەوا دەدرێ یعنی بۆ چوونی سەری خۆیان وەرنەگرن یان تۆ بڵێ نوێنەری پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێز فواد حوسێنە لەسەر گفتوگۆی نێوان ئەمریکا و عێراق نەگەڕێتەوە بۆ حیزبەکەی خۆی ئەگەر ئەمە بۆ کورد دروست بێ کە یەک دوو نوێنەری لە بەغدا هەیە بە دڵنیاییەوە بۆ شیعەکانیش دروستە ئەوانش نوێنەری خۆیان هەیە و نوێنەرەکانی خۆیان لە نێو ئەنجومەنی وەزیرانە گفتوگۆیان کرد ئەوەی من و تۆ دەیبیستی لە میدیاکانەوە کە هێزە شیعەکان وەکو عەسایی بوو وەکو بەد و وەکو کێرکێ ئەمانە دێن لاف و گەزاف لێ دەدن من دەڵێن دەبێ مستەفا کازمی بێ مەرجەکانی ئێمە با دەبێ کازمی بێ لەگەڵ ئێمە ڕێکەوێ ئەمانە بانگەشەی میدیایین ئەمە بۆ ڕازیکردنی شەقامی خۆیانە ئەمە بۆ ئەوەیە کەوا لە نێو شەقامی عێراقیا بڵێن ئێمە هێشتا ڕقەمێکین هەموو شتەکان لەژێر دەستی خۆماندایە و لە کۆنتڕۆلی خۆمان نەچوەتە دەرەوە ئەمە سیاسەتە ئەوان دیکەن ئەگینا هەموو شتێک بڕاوەتەوە و خۆشیان حیزبە شیعەکان بۆ خۆشیان ئاگداری وردەکاری سەفەرەکان ئاگداری ئەجندای سەفەرەکان ئاگدارن چی ڕوویدا و چی ڕووی نەداوە چونکە وەکو پوتن پێشتر چەند مانگێک پێش ئێستا لیژنەی فەرعی دروست بوو لە نێوان ئەمریکا و عێراقەوە هەموو گفتوگۆیەک بڕاوەتەوە و چەند کۆبوونەوەیەک کراوە جەنابەت بە جەناب دەپرسم دانیشتنێکی نێوان ترامپ و مستەفا کازمی ئەگەر 20 دقە بێ یان نیو سەعات بێ تەنانەت ئەگەر بداتە یەک کاتژمێریش یعنی لە کاتژمێرێکە مستەفا کازمی ترامپ فریای چی ئەەکەون بستنی وردەکاری شتەکانەوە نه ئەمانە کۆمەڵێک کۆبوونەوەی سوارین بەڵکو کۆبوونەوە سەرەکیەکان لەلایەن ڕاوێژکارەکان و لەلایەن وەزیرەکان و لەلایەن بریکاری وەزیرەکان و وەزیری وەزارەتی دەرەوە کرێن ئەوان لەسەر ئەو خاڵە سەرەکیانە ڕێکەکەون بۆ نمونە وەزارەتی وزەی ئەمریکا لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقدا کە گفتوگۆکەن و کۆبوونەوە دەکەن و ڕێککەوتون لەسەر چەند خاڵێک
لەو کۆبنەوە چۆن بڵێ ئەمە تەنها مبارەکە وەرەگرێ و شتێکی وەکو بانگشەیەکی میدیایی ئەبێ زیاتر نەکۆی کەوا بکەونە گفتوگۆ تۆ دەبێ ئەوە سەربازت هەبێ لە عێراقا و نەخێربن ئەوە نەدەهێڵمەوە ئەو نەدەبم نا ئەمانە هەمووی پێشتر گفتوگۆی لەسەر کراوە و ئەمریکا بە بەرنامەوە کاری خۆی کردووە و بتەوێ یان نە کازمی ئێستا کەسایەتیەکە سەرۆکوەزیرانێکە دەوێ بڵێ من لەژێر چەتری شیعەدا نیم و من لەژێر چەتری بەیداقی ئەو بەیداخانیم کەوا پێشتر هەموو خاڵەکان لەلایەن ئێرانەکانەوە بۆ دیاری دەکرا بەڵکو دەوێت خۆی زیاتر وا دەبخاتەوە نزیکە لە ڕۆژاوایەکانەوە بە تایبەت لە بریتانیا و لە ئەمریکاوە. باشە کەواتە مستەفا کاظمی بۆ دەچێتە واشنگتن کە دەڵێن بۆ دەچێت یعنی ئەجەنداکە ڕوون بکرێتەوە و سروشتی وەفدەکە چۆنە کە دەچێت بۆ ئەمریکا ئایا لە ئەمریکا ڕێکەوتن دەکەن و ڕێکەوتنامەی واشنگتن و بەغدا ئیمزا ئەکرێ یان ئەجەندای سەردانەکە بە گشتی ئەوەی کە زانیاریت هەبێ ئەوەی کە بڵاو کرابێتەوە چییە؟ ئەوەی لەلایەن وەزارەتی دەرەوەی عێراقەوە و لە نووسینگەی بەڕێز مستەفا کاظمی شەو تا ئێستا بڵاو کردوەوەتەوە لەلایەن ئەمریکەکان شەو هەنێک سەرچاوە هەنێک بەیاننامەیان بڵاو کردوێتەوە تا ئێستا ئەوەی بابەتی سەرەکیی مەسەلەی وزەیە مەسەلەی وزە بۆ ئەمریکەکان زۆر گرنگە بۆ گرنگە لەبەرەوەی تا ئێستا عێراق وزەی لە ئێرانەوە کڕی کارەبای لە ئێرانەوە کڕی ئەو کارەبایە ساڵانە ملیۆنەها دۆلاری بۆ ئێرانیەکانە گەڕاندەوە ئەگەر ئەمریکەکان بتوانن عێراق وردە لەژێر ئەو ڕێکەوتنانی کەوا لەگەڵ ئێران کردوێتی دەربهێنن و کارەبای عێراق وا بێتە کارەبایەکی خۆماڵی واتە تەنها بۆ خۆی بەرهەمبێنبێ یا تەنانەت دەگەر لەگەڵ کۆمەڵە کۆمپانیای سعودیشدا ڕێکەوتن کە هەر کێشیان نییە بۆی دانێ ئەو ڕێکەوتنی وزەیەکەوە لەگەڵ ئێرانە هەیە وە ساڵانە تێچوویەکی زۆر دەکرێتەوە قازانجی لێ دەکەن دیانەی ئەوە ڕاگرن ئەوە خاڵ یەکەمەکەوە پێم وایە بۆ ئەمریکەکان زۆر گرنگ بوو و چەند هەفتەیەک کێشەی بەردەوام بوو لە نێوان ئێرانیەکان و عێراقیەکانە بەڵام کازمی بەوە چارەسەری کردووە پێم وایە کەوا بە شێوەی کۆتایی یعنی بە یەکجارەتی کۆتایی پێنەهێنێ بەڵکو بە چەند خۆناغی کۆتایی پێنێ بە شەراکەتی کڕینی کارەبا لەلایەن عێراقی کارەبای ئێرانی بۆ عێراق یعنی ئەوە بە چەند هەنگاوێک کۆتایی پێبێنێ هەرچەنە ڕێکەوتنی شیعە سعودیەدا کردووە بۆی کەوا کارەبای زیاتر لە سعودیە بکڕن نەک لە ئێران ئەمە خاڵێکە خاڵێکی تر پرسی ئاڵوگۆڕی تیجاریە لە نێوان عێراق و ئێرانێکەوە ئاڵوگۆڕی زۆر گەورەی هەیە بیانوێ ئەوەش کەم بکەنەوە بۆ ئەوەش پێشنیاز کرا بوو کەوا چەند کۆنتراکتێکی گەورە لە نێوان سعودی و عێراقدا بکرێ و خاڵێکی نوێی گومرکیش بکرێتەوە ئەوەش قسەی لەسەر کراوە و ئەمە خاڵ گەورەیە بۆ ئەمریکەکان و سەرکەوتنی خۆیان ببینیتەوە دەستی ئابووری ئێران لە عێراقا ببڕن ئەگەر هیچ نەبێت دەستە سیاسەتەشان پێ نەبڕێ وردە دەستی ئابووری ئێران لە عێراقا ببڕن ئەمە قازانجی گەورەیە بۆ ئێرانیەکان بۆ ئەمریکیەکان و دەتوانن ئێران تا ڕادێکی زۆر زیانێکی گەورە بدەن لە ئێران ئەمە لایەکێکی کەوا ئێمە لێمانەوە دیارە بەڵام کۆمەڵی هەنگاوی تریشەیە دوور نییە ئێران و ئەمریکا ئێستا لە گفتوگۆی بەردەوامان دوور نییە کازمی بتوانێت ڕۆڵێکی گەورەتر ببینێ و بە شێوەی میانگیر دەرکەوێت لە نێوان ئێران و ئەمریکادا بە تایبەت پێشتر سوڵتانی بەحرین هەموو کات بەو کارە هەڵدەستا و خاڵی نێوان خاڵی یەکانگیری نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکان بوو بەڵام کە ئەو وەفاتی کردووە دەکری ئێستا کازمی بە بەشێک لەو ڕۆڵە هەڵبسێ ناڵم بە هەموو ڕۆڵەکە هەڵبسێ بەڵکو بە بەشێک لەو ڕۆڵە هەڵبسێ و نامەبەری نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکان بێ بۆی توانین بگەونە ڕێککەوتنێکی گەورە و بیرت نەچێ هەر دوێنێ ترامپ بەڕوونی ئەم خاڵی وتی ئێمە ئەگەر جارێکی تر ئەمریکیەکان هەڵم بژێرنەوە ئەوە ئەمریکا ڕێککەوتنێکی گەورە لەگەڵ ئێرانیەکانە بکەم و دانیشتوان لەگەڵ ئێرانیەکانە بکەم ئەنی ئەمە بۆ خۆی پەیامێک بوو بۆ ئێرانیەکان پێش سەردانەکەی کازمی کەوا دەیەوێت گفتوگۆی نوێ لەگەڵ ئێرانیەکانە بکە و ترامپیشەوەی هەڕۆم بوویەوە کەوا تەنها بە ئابلۆقە خستنە سەر ئێران کۆتایی نایە بەڵکو دەبێ هەنگاوی تر بگرێتە بەر و خۆ گونجاندنیان لەگەڵا بکە و ئەوە تا چۆن لەگەڵ ڕوسیادا پێشتر ترامپ توانێت ڕێککەوتنی گەورە واژۆ بکە ئەوە دەیەوێت ئەمجارش ئەگەر دەربچێتەوە دەیەوێت لەگەڵ ئێرانیەکانە و ئەمجارت بیکاتە هەنگاوێکی گەورە بۆ خۆی و بیکاتە سەرکەوتنێکی سیاسی بۆ خۆی دیرت نەچێت ئەو گفتوگۆیی کەوا لەگەڵ کۆریای باکوورا کردی
کەوا پێشتر کۆرێ باکو زۆر داخراوە ڕوو جیهانە ئەمە بەسەرکەوتی گەورە کاگادان بەر لەوەی ئەو جۆرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکی ڕەنگە دوورمان بخاتەوە لە مەلەفەکەی پەیوەندی بەغدا و واشنگتن بەڵام پرسیارێکی تر لێرەیە هەیە کە عێراق بڕیاری داوە هەڵبژاردننی پێشوەختە بکە و خودی مستەفا کازمی ئەم بڕیاری داوە بەڕای ئێوە تا چەند ئەمریکیەکان دوور و نزیک ئاگاداری ئەمەن و تا چەند هەڵبژاردننی پێشوەختە لەلایەن ئەمریکیەکان و لە عێراق قبوڵە و تا چەند ئەمریکیەکان پشگیری لە کازمیەکەن بۆی لە ئایندەی پرۆسی سیاسی عێراقدا ژمارەیەکی دیار و گەورە بێ و خاوەندە دەسەڵات و نفوس بێ. ئەوەی بەرچاوڕوونی بێ بۆ من و تۆ هەر ئەوەی کەەوە بەیاننامەیە کە باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق وڵاوی کردەوە و پێشوازیان کرد لەوەها هەنگاویە بیرت نەچی هەر لەگەڵ هاتنی کازمیدا بۆ خۆی لە سەرەتاوە یەکێک لە بەردەسەرەکیەکان ئەوە بوو کەوا دەبێ هەڵبژاردننی پێشوەختە دیاری بکە و ئەمە هەمووی هێزەکان متفق بوون لەسەری تەمایان پێشەوەی کە ناوی کازمی دیاری بکرێ پێشتر جەناب دەزانی چەند کاندیدێک تەرشیحکران و ئەو کاندیدانە هەر لە بەردامی کاریانە بوو سرێتا لەگەڵ دەستبوونیانە بێن چی بکەن بێن وەکو هەنگاوی یەکەم هەڵبژاردننی پێشوەختە دیاری بکەن وادی هەڵبژاردننی پێشوەختە دیاری بکەن کازمی چەند مانگێکەوەی دواخست بەڵام بۆ 2000 ئەوەی ڕاگەیان هەنگاوەکە هەنگاوێکی چاوەڕوانکرا بوو و هەموو لایەن سەرەکیانی کەوا کازمیان دانا ئەمیان بۆ کردەوە پێشمەرجێک و ئەمریکیەکانیش کە بەشێک بوون لە گفتوگۆکان و بەشێک بوون لەو گفتوگۆ گەورانی کەوا ئێران و ئەمریکیەکان و هێزە سەرەکی عێراقیەکانی تێدا بوو ئەم خاڵیان لە بەرچاو گرتە بوو و دانا دیاریکردنی گواردەیەک بۆ هەڵبژاردننی پێشوەختیان لە بەرچاو گرتە بوو بۆ شتێکی چاوەڕانکراو بوو بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە ئەمریکیەکان شەوقاوە پێشوەختە ئەو خاڵیان لە بەرچاو گرتە بوو لەسەر پرسیەوەی کەوا ئەمریکا ئایا پشتگیری کازمی بۆ بکە بۆ دروستکردنی هاوپەیمانیکی گەورە یا فراکسیۆنێکی گەورەی پەرلەمانی ئەمریکی بەدیکان بەدنیاوە نیان شتێکی ئاوا بکەن بەم شێوازە چونکەوە دەست پێوەردان دەبێت لە کاروباری عێراق بیرت نەچێت ئێستا هەموو داواکاری ئەمریکیەکان ئەوەیەکەوە بێ دەستپێوەردانی ئێرانی لە عێراقدا ڕاگیرێ سزای ئەوەی ئێستا خۆیان بێن دەستپێوەردان بکەن کە ئەمە شتێکە من بە نەک من ئەوە لە عورفی سیاسیە ئەوە مەرفوزە کەوا هیچ دەوڵەتێک دەستپێوەردان کات لە دەوڵەتێکی تردا سزای ئەمریکا بێتەوە کۆمەڵە دیعایەتی گەوری هەیە لەسەر ئەو پرسە و بە دنیاەوە ئەمریکا هەرگیز نایە پشتگیری کازمی بکە بەوەی کەوا فراکسیۆنێکی گەوری هەبێ بیرت نەچێت هەڵبژاردننی پێشوو حەیدەر عەبادی کەوا دۆستی نزیکی ڕۆژاوایەکان بوو بەڵام هیچی لە وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا نەهاتن ڕاستەوخۆ پشتگیری عەبادی بکەن یا پشتگیری فراکسیۆنەکەی بکەن ئەمە خاڵێکە یەکلاویکەرەوەیە و هیچ دەوڵەتێک نایە ڕاستەوخۆ کارێکی وا بکە بەڵام ئەوەی کەوا مستەفا کازمی فراکسیۆنێکی گەورە دروست بکە و بڕاتە نێو هەڵبژاردنەکانەوە فراکسیۆنەکەی کورد و شیعە و سوننە لە خۆش بێ ئەوە دەنگۆیەکەوە ئێمە هەمومان ئەومان بیستووە بەڵام تا چەند ڕاستە و تا چەند کازمی هەنگاوی پێشینی بۆ ئەم پرسەناوە ئەویان میزانێری لەسەر کاغدان وەکو دوا پرسیارەوەی کە لە نێوان ئەمریکیەکان و عێراقیەکاندا هەیە هەم لە گفتوگۆکان هەم لەم سەردانەی مستەفا کازمی هەم لە کۆتاییدا لە ڕێکەوتنی نێوان عێراقیەکان و ئەمریکیەکان پێگەی کورد چۆنە بینی ئایا کورد چۆتە نێو هاوکێشەکەوە باسێکی کورد هەیە لە ڕێکەوتنەکانە ئەگەر نییە بۆ چۆن کورد دەتوانێت خۆی بخزێنێتە نێوم هاوکێشەوە تا چەند کرینکە باسی کورد و هەرێمی کوردستان و قەوارەی هەرێم و یعنی وجودی هەرێم لە عێراق و لە چوارچەوەی گفتوگۆکانی ئەمریکا و عێراق و لە چوارچەوەی ڕێکەوتنەکانە بوونی هەبێ کورد بەشێک لە ڕاوێژکار چەند ڕاوێژکارێکی بەڕێز مستەفا کازمی کوردن و ئەوانە حتمەن پشتڕیان پێکراوە و سەرۆک کۆمار کوردە و چەند وەزیرێک لە کابینەکەی مستەفا کازمیان کوردە هات بە دنیایەوە یەکێک لە وەزیرەکان پێم وایە بەڕێز فواد حوسێن لەگەڵ یاگەڕەوەتە ئەمریکا ئەمانە لەوێ وجودیانە بێ بەڵام ئایا تا چەندێک داواکاریەکانی کورد دەگەێنێن و تا چەندین سوورە بن لەسەر مافەکانی کورد ئەویان دەگرێتە سەر توانا و ئەجندای ئەوان و توانا و ئەجندای حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و کردووی هێزی گەورە کە لە نێو معادلەکە هەن ئەمان چیان کردووە بۆی ئەمریکیەکان ئەم جارە کورد دەبیر نەکەن بیرت نەچێت لە ڕێکەوتنی پێشووتردا کەوا لە نێوان ئەمریکیەکان و نوری مالکیا کرا هیچ بافێکی ئەوتۆ بۆ کورد دیاری نەکرا بۆ کوردەکان زیانێکی گەوریان لەو خاڵەکە بەڵام ئایا ئەم جارە چی دەکرێت و ئایا ئەم جارە لایەنە کوردەکان دەتوانن کۆمەڵە خەڵق بخەنە ڕۆ بۆی سبەینی
بیان پارێزێ لە عراقی داهاتووە و ئایا دەتوانێت کۆمەڵە خەڵک بنە ڕووکەوە کوردستان و قەواریک هەرێمی کوردستان پارێزراو بێت. ئەمە پرسێکە دەکرێتە ئەستۆی حیزب سیاسیەکانی کورد و دەکرێتە ئەستۆی ئەو میلانی کوردتەوا لە بەغدان. لەگەڵ ئەوەشە من پێم وانە هەرێمی کوردستان وەکو قەواری هەرێمی کوردستان هیچ مەترسیەکی هەبێ لەوەیەوە خوا نەخواستە لەناو بچێت، چونکە قەواری هەرێمی کوردستان قەوارێکی پێویستە بۆ ئەمریکەکان پێویستە و بۆ ئێرانیەکان پێویستە و بۆ عێراقیش پێویستە. بۆ ئێرانیەکان پێویستە، ئێرانەکان زۆر جار دەتوانن هەرێمی کوردستان وەکو کارتێکی کوشار بەرامبەر بە ئەمریکیەکان و تەنانەت بەرامبەر بە عێراقیش بەکاربێنن. بە هەمان شێوە ئەمریکیەکان دەتوانن کارتێکی کوشار بەدەستێنەوە بەرامبەر بە ئێران و هەروەها بەرامبەر بە هێزە سیاسیەکانی دیکەی عێراق بەکاربێنن. بۆیە وەکو قەوارە هەرێمی کوردستان قەوارەیەکی یەکگرتووە و ئەم قەوارەی من بە دنیاوە پێکەڵێن هیچ مەترسیەکی لە ئێستادا لەسەر نییە. تر سیاسەتیش خۆت دەزانی دەبێ ئەخذ و عەتایە. ئایا ئەوانەی کەوان مینەری کوردن لەوێ دەتوانین چی بەدەستبێنن بۆ ئەوەی دۆخی سیاسی ئابووری هەرێمی کوردستان باشتر بێت؟ باشە بەڕێز عەدنان سەید حسێن ڕۆژنامەنووس لە ڕێی و ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سپاس دەکەم. بەڕێزان پشوویەکی کورد وەرەگرم و دۆخی لوبنان و ئایندەی لوبنان تەوەری دووەمی گفتوگۆکان بێت. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان. لوبنان تەوەری گفتوگۆکانمانە بێت لەگەڵ مامۆستا چیاشەکۆ زەنگنە مامۆستای زانکۆ کە لە هەولێرە و بە سکایپ ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ گفتوگۆکانمان دەست پێکەین. کاک چیاسپاس بۆ بەشداریت. دەمەوێت بپرسمەوەی کە لە دوای تەقینەوەکەی لوبنان ڕوودەدا لە لوبنان پرسێکی نێوخۆیی و کەفوکوڵێکی خەڵکە لە لوبنان ڕوودەدا یان ئەجێندا و تەداخلی دەرەکیە بۆ ناوخۆی لوبنان، چونکە خوێندنەوەی جیاواز دەکرێت بۆ لوبنان بە تایبەتی کە خەڵکی لوبنان و لوبنانیەکان لە بەیروتەوە هاوار دەکەن بۆ پشتیوانی فەڕەنسیەکان و داواکەن ئەوان بێن حکمیان بکەن، ئەوان بێن بیان پارێزن و ئەوان بێن خزمەتیان بکەن. بەڵێ ئەم کاتێک ئێوەش باش کاتی بینەرانیش باش بەنسبەت لوبنانەوە لوبنان وڵاتێکە بە سایکسبیکۆ دابش کراوە پێک هاتۆ لە چەند نەتەوەکان لەوێ بە تایبەتی کریسیانەکان زۆرینەن بەو پێ بە حیسا حکوومەتیان دابش کردووە لەگەڵ هەر سێ دەسەڵاتەکە. دەسەڵاتی سەرۆک کۆمار دراوە بە کریسیانەکان مەسیحیەکان و دەسەڵاتی حکوومەت سەرۆکاتی حکوومەت دراوە بە سونیەکان و دەسەڵاتی پەرلەمانیش دراوە بە شیعەکان. زۆر دەمێک ساڵە تا ئێستا ئەو نەبیه بڕی هەر سەرۆکی پەرلەمانە و لەسەر حسابی شیعەکان لەوەیە. و حکوومەتی لوبنانی هەتا سەرەتای ساڵەکانی هەفتە ئیستیقرارێکی باشی بەخۆی بینی، اقتصادێکی مامناوەندی هەبوو، بانقی باوەڕپێکراوی زۆر لە لوبنان کرابوونەوە کەجێی متمانە بوونەوە بەشێک بوو لە هێزی اقتصادی ئەوان و وڵاتێکی لە ڕووی سیاحی و خەڵقێکی زۆر ڕووی تێدەکرد بۆ لوبنان. بەڵام لە ڕژێمی ئەسەدی ساڵی هەفتاکان کە حافزە سەد بوو چای بڕی بوو ئەوەی دەستێوەردان کا لە ناو لوبنانە و لە دەستێوەردانەکەی کرد گەیشتە ئاستێک کە شەڕی ناوخۆ دروست بوو ئەوە کە تایبەکانی مەسیحەکان دروست بوو. سەمیر جەعجە سەرۆکایەتی دەکردن لەم لاشە و موسڵمانەکان ئیسلامیەکانی سەر بە سووریا کە سووریەکان بۆ خۆیان عەلەوی نزیکن لە شیعەکانەوە. بەو جۆرە لوبنان وەزعی تێک چوو. ڕاستە لە دوایە ڕێکەوتن کرا و واژوو کرا و گەڕایەوە سەرباری خۆی، بەڵام دەستێوەردانەکانی سووریا هەر مۆکو خۆی مابەوە و ئەوەش بوو بەوەی کە بیانوویەکی زیاتر بدا بە ئیسرائیل کە لە جنوبی لوبنان کە زوربەی دانیشتوانی جنوبی لوبنان یاخود باشووری لوبنان لە شیعەکانن. ئەمانە وای کرد لوبنان وەزعی خراپتر بێت هەتا گەیشتە ئەو ڕادەی شیعەکانی سەربی حیزبوڵڵای کە ئێستا لە لوبنان باڵا دەستیان کرد بوو بەسەر جوگە سەرەکیەکانی ناو لوبناندا. ئەو شەحنەیە یاخود ئەو بارە کە هاتبووە ناو بێروتەوە لە بابلین لە بەندەری بێروت ڕاگیرا بوو کە 2650 تەن نتراتی ئەمنیۆم بوو. ئەو نتراتە بۆ خۆی ناتەقێت، یعنی ئەبێ لەگەڵ چەند ماوادێکی کاتێک هەڵاو بکرێت. تاجرێک یاخود بازرگانێکی ڕووسی وەری گرتە بوو بیبا بۆ مۆزەمبیق بەرامبەر بە $1,000,000. بەڵام کابرا دیارە تاجیرەکە توانایەکی دارایی ئەو تۆی نەبووە،
تۆزێک نیوە قاچاق ئیشەکەی کردووە بە پاپۆڕێکی خراپ کەسی 40 ساڵ لەوە پێش لە خزمەتا بووە هێناوێتی نەیتوانیوە لە قەناتی سوێز یا کەناڵی سوێسی میسری بپەڕێتەوە بچێ بۆ مۆزەمبیق چکۆ مۆزەمبیق لە ئەفریقایە لەبەرچی لەبەر ئەوەی ئەو پیاتێ پەڕبوونە کرەیەکی زۆری لێوەرەگرن باجێکی زۆری لێوەرەگرن هاتبوو لەم لاوە لە بێروت پاپۆڕەکە تێک چوو بوو پێشۆی بگاتە بێروت خراپ بوو خەلەلی تێکەوتور لایدا بوو ئەو بارەی کە مابووەوە بۆیە دایانگرت لوبنانیەکان لەبەر ئەوەی ئەو ماوەیە لەوێ مابوونەوە بێ باج بدەن باجی مانەوەی بەندەرەکان ئەو ماوەدە کە لەوێ مابەوە تەنیشت ئەم لە کۆگایەکە یار ژمارەکەی 12ەیە بەڵام لە تەنیشت ژمارە 12ەوە ژمارە 9 هەیە مفەرقعات ئەوەی فیشەکە شێتەی پێڵێن ئەوەی تایە ئەو فیشەکە شێتەیە گڕی گرتە بوو چکۆ بە حرارەت گەڕەگرێ بەڵام ئەوی تریان زەحمەتە ئەو تەقی بۆ پارچەی کەوتووە ناوە ئەو تەقینە گەورەی دروست کرد ئەمە دیسان تەقینەوەی با بڵێن خلافاتەکان یان ناکۆکیانی ناو لوبنانی جارێکی کە تەقانەوە ئەوە تا لەسەر جادا هاوارەکەن بە ئاشکرا دژی حیزب الله و پێڵێن ئیرهابی و ئەمان دەستێوەردانانە هەتا ئێستا هەر ماوە لە دۆلی ئەقلیمی ئەنجا ئێرانیشی هاتۆتە سەر ئەویش یارمەتییان ئەدا بۆ مەبەستی خۆی گامانە خراپێکی دوور کردەوە بۆچی فەرەنسا لێرا زەق بۆتەوە چکە کاتی خۆی بەپێی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ لوبنان بە فەرەنسا کەوتو بوو وەگەر سیرکەین ئەوانەی کە دەچنە لوبنان دەبینن ڕۆشنبیرێکی فەرەنسیان هەیە زمانی دووەمیشیان زمانێکی فەرەنسیە ئەوان دەزانن ئەوانەی ناوخۆ پێک نایەن بۆیە کە هاوار بۆ فەرەنساکەن بێن کاروباری و لوبنان بگرێتە دەستی بۆی ئەو دەستی وەردانانە نەمێنێ و حکومێکی عادیلانەش بەڕێوە بەڕاستی ملەتی لوبنان لە هەفتاکانەوە وەزئان باشە ئەم داوای فەڕەنسی ئەم داوای لوبنانەکان بۆ فەڕەنسیەکان داوایکی مفاجئ و بێ بەرنامەیە وای دەبینی یان پێ دوایە ینی ئەجەندایەک هەیە بۆ ئەم داوایە پەیوەندەکانی نێوان فەڕەنسا و لوبنان زۆر کۆنا لە سایکس بیکۆوەیە پەیوەندێکی زۆر باش و دۆستانیان هەبووە لە لێ قەومانەکانیانە پەنایان بۆ فەڕەنسا بردووە ئیسەش فەڕەنسا خۆی بە کەسێکی باوکو براگەورەی لوبنان سەیرەکات لەبەرەوە لە ناڕەحەتیەکانی شایەکەم کەس ئەگەر سیرتان کرد سەرۆکی فەڕەنسا گەیشتە لوبنان و بۆ ئەوەی سەردانەکەشی لێتەگوێن هەندێک لەوە خۆی پیشاندەران قسەی ناشرین و قسەی خراپیان بەرامبەر کرد بەڵام ئەو کابراایکی سیاسی و دیپلۆماسی ئەزانێ و تەمسیلی تەنها چەند کەسێکیال تاقمێگەیە لایەنێکەکە بۆ تێکدانی وەزعەکەیە پێم وایە فەڕەنسا دەتوانێت ئەو وەزعە لە لوبنان ڕاست بکاتەوە بەڵام دەبێت سەبر بکرێتەوە و دوو هەم بەڕاستەکەی هێزێکی اقتصادی گەورەی ئێوەیە ئیستا لوبنان ئەم ساڵ بە تەواوەتی زۆر خراپ ڕووخا بوو لە ڕووی ئابوووریەوە لیرەی لوبنانی زۆر داشکا بوو خۆ پیشاندانی زۆر کرابوو زۆر لە بانکەکان نابوتی خۆیان ئیعلان کرد یاخود ئیفلاسبوونی خۆیان ئیعلان کرد دووهەم جا کۆرۆنای هاتە سەر ئەوان وڵاتێکی گەشتیاری زیاتر پشت دەبەستن بە داهاتی ئەو گەشتیارانەی کە ڕۆکەن لە لوبنان بەهۆی کۆرۆناشەوە خۆتان نەزانن گەشتیارەکان ناتوانن بچن ئەوەش کێشەیەکی گەورەیتری بۆ دروستکردن پێم وایە فەڕەنسا دەتوانێت فەڕەنسیەکان ئیستیجابەیان دەبێت بۆ ئەم داوە بە تاکید بەڵام بەبێ ڕاوێژکردن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بەریتانیا و حتا لەگەڵ دەوڵەتانی ئەقلیمیشە ناتوانێت بە زەقی و بەڕاستە و خۆی بێت دەسەڵات بگرێتە دەست لەوێ و یا یەکلایی بکاتەوە کێشەکان چکە دەزانی بەرژەوەندەکان گەورەترن لە کۆمەڵێک شت ناتوانێت فەڕەنسا واز لە بەرژەوەندەکانی خۆی یا ئەمریکا یا پێشەی لیان بکات لەبەر هەندێک ئەسبابی ناوخۆی باشە ئەو تەقینەوەی کە لە لوبنان ڕوویدا یعنی پێ دوایە تەقینەوەی دووەمی سیاسی کۆمەڵایەتی نێوخۆی لە لوبنان بێنێتە ئاراوە و ئەو تەداخلانە گۆڕانکاری بەسەرابێ و هەژمونەکان گۆڕانکاریان بەسەرابێ لە نێوخۆی لوبنان بە دڵنیاییەوە ئەو تەقینەوەیە تەقینەوەی سیاسیشی بەدوادادێ هەرچەندە تەقینەوە کە بە بۆچوونی من بە تێگەیشتنی من بە خوێندنەوە ئەو هەموو توێژینەوەوانە و لێکۆڵینەوەی کە کراوە دەستکرد نییە بەس نەکراوە بەڵام ئەوان کە گلیان نابەوە حکومەتی لوبنانی نەهێشت ئەو بارە بۆ 6 ساڵە چێت ئەو بارە لەو مەخزەنایە لەبەرەوەی پارەیەکی زۆریان لەسەر بوو ئەوش حجزی کردبوو هەتا ماوەیە کاپتنی پاپۆڕەکە و
چەند کەسێک لەوانەی کە لەسەر پاپۆڕەکە کاریان دەکرد ئەوانەشی حیجز کردبووە ناو پاپۆڕەکانەیە هێژنە بڕۆن نەبێنە ناو لوبنانەوە ئەو پارەی کە لەسەرتانە بێ بیدەن ئەنجا بڕۆن و دیار بوو دەوڵەتە ئیقلیمیەکان دەستکات بۆ ئەوەی دەستکاری ئەو مادەیە نەکرێت چکە و مادەی تەنها بۆ بەکار نایە ئەو مادەی لە زراعەتی شابەکاریە لە پیشەسازەکانی تری شابەکاریەت مۆزەمبیقی شەر بوو ئەوەی دەویست کە کڕی بووی بەڵام دوای مۆزەمبیق وازی لێهێنا باشە گەیشتنی دۆخی لوبنان بە تایبەتی تێکچوونی دۆخی ناوخۆیی لوبنان و بەردەوامبوونی خۆپیشاندانەکان و کەوتنەوەی توندوتیژی هەر ئەم ئێوارەی پێشەوەی بێمە بەرنامەکەەوە چەند وەزیرێک ئاماژیان بەدەست لە کارکێشانەوەی خۆیان کردووە وەزیری ڕاگەاندن دەڵێ من سبەینێ دەست لە کارکێشانە و پێشکەشی سەرۆکوەزیران و سەرۆکی وڵات دەکەم یعنی شڵەژانێکی دیکەی حکومڕانی و سیاسی و کووتمان لە نێوخۆی لوبنانە دروست بووە خۆپیشاندانەکان بەردەوامن توندوتیژی لێ کەوتوتەوە چێ سوود لەمانە ئەبینێ چێ ئێوێ لوبنان وابێ دەوڵەتە ئیقلیمیەکان کە لێرێ بەرژەوەندیانە یەکێکیان لەوانە سووریا دووەم ئێران ئەو دوانە بە شێوەیەکی سەرەکی لەو لاشەوە دەوڵەتانی تر تەبعاً مەساڵحیان هەیە یاخود بەرژەوەندیان هەیە بەڵام بە پێی ئاماژەکان کە ئیستا هەیە ئەو حکوومەتە تا لە من بە ڕاشکاوانە لە فەرەنسا گوێ لێ بوو کە ئەوان دەڵێن ئەم حکوومەتە دەبێ بگۆڕدرێت یعنی کەواتە لاچوونی حکوومەتەکەی ئیستاش یەکێکە لەو ئەگەرانەی کە لەم نزیکانە بکرێ فەرەنسا مەساڵحێکی زۆر کەمی هەیە لە لوبنان ئەوە نییە فەرەنسا دوای مەساڵحی گەورە کەوت بێ بەڵام وەکو چۆن یەکێک منداڵێک بەخێوە کات هی خۆی نییە عەتفی لەسەرێتی سۆزی لەسەرێتی کاتی خۆی هەر هی ئەوان بووە لوبنانیش فەرەنسا وەکو باوکێکە بینێ ئەویژۆکو منداڵێکی خۆی سەیریانەکە لەبەرەوە لە هەموو وڵاتانی تری ئەوروپی بە پەرۆشترە بۆ وەزعی لوبنان و پێم وابێ لە ئەنجامی ئەمانە پێگەی حیزبوڵڵا زۆر لاوازە بێ کە پێگەی حیزبوڵڵا زۆر لاواز بوو یعنی لە بەرژەوەندی ئیسرائیلە هەروەها پێگەی سووریاش لاوازە بێ دیسان هەر لە بەرژەوەندی ئیسرائیلە و پێم وابێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری هەر دروست دەبێت بەڵام شەرت نییە ئێستا و لە ئاسبێنێ لە ئایندەیەکە بەڵام ئایندەکە بە هەندێکی هەم بۆ هەندێک شوێن دوورەوە بۆ هەندێک شوێن نزیکە پێم وایە لوبنانێکێکە لەو شوێنە نزیکانە باشە باست لە ئیسرائیل کرد یعنی باسیەوە ئەگەرت کرد کە ڕەنگە ئەگەرێک بێتە پێشەوە دۆخێک بێتە پێشەوە کە لە سوودی ئیسرائیلەکان بێ ئێستا ئیسرائیل چۆن لە دۆخی لوبنانە ڕوانەیە ئیسرائیل دەیەوێتە داخولێکی ینی خێرا لە ناوخۆی لوبنانە بکە لە بەرژەوەندی خۆی یان ئیسرائیل ناوێت کارێکی لەو جۆرە بکە ئیسرائیل چاوەڕێ ئەنجامەکانی ئەم تەقینەوەیە کاکە چۆن تەقینەوەی سیاسیەکان ئەنجامی چییە ئەگینا لە ئێستادا ڕاستەوخۆ بابلین لە ڕووی سەربازیەوە هیچ جوڵەیەک ناکە ئەو دەزانێت ئەو تەقینەوە سیاسی کە لە دوای ئەم تەقینەوەی ئیستا ڕوویداوە گۆڕانکاری گەورە لە لوبنان هێنێتەکایەوە و دەشزانێت ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندی ئەوە اینجا بۆچی ئیستا خۆی تووشی کێشە بکە و شتەکە بە ئاقارێکی ترا بگۆڕێ نەبا لەسەر شێوازی خۆی بڕوات بزانێ دەگا بەشەوە مەفروزە سیاسی وابیر بکاتەوە جارێ دەرەنجامەکان بپێوێ ئەنجا هەنگاوی تری بۆ بنێ باشە ئەوەی کە لە لوبنان دەپارێزێ ئێستا لەم دۆخە بەدەر لە فەڕەنسا کە باست کرد یعنی کوڕ و باوکانە لە یەکە ڕوانن ینی چێ بەرژەوەندی لەوەیە لوبنان بپارێزێ چێ بەرژەوەندی لەوەیە باسمان لەوە کرد چێ بەرژەوەندی لەوەدا تێک چێ بەڵام چێ بەرژەوەندی لەوەیە بیپارێزێ اینجا دۆخی لوبنان تێک نەچێ لوبنان نەچێتە ئاستی سووریا و لیبیا و یەمەن و ئەو وڵاتانی دیکە کە یعنی ئاسان نییە بگەڕێنەوە سەرسکەی ژیانی خۆیان چێ مەبەستێتی لوبنان پارێزراو بێ ئەگەر گوێی لە دەنگ و باسەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەوەی بەتابەتی ڕۆژنامەکان نیویۆرک تایمز شتی نووسی و واشنگتن پۆست شتی نووسیوە لە بەرژەوەندی ئەوروپا و ئەمریکایە لوبنان جێگیر بێت استیقراری تیا بێت کەواتە ئەوانیش بەرژەوەندیانەوە بۆ هەموو ئاژاوەنانەوەیەک لەوێ لە مەسلحەتی ئەوان یا لە بەرژەوەندی ئەوان نییە تۆزانی لوبنان نەوتی نییە غازی نییە تاکو بڵێن لەبەر نەوت و غازەکەیەتی بەڵام لوبنان وڵاتێکە لە چاو وڵاتە عەرەبیەکان ئەگەر بەراوردی ئەم بکەی وڵاتێکی ئازادی تیا فەراهەم زیاترە ڕۆژنامەکان ئازادترن تەلەڤیزیۆنەکان ینی میدیا بە گشتی تیا ئازادترە ئازادی بیر و ڕاو دەربڕین هەیە
ئەوەرە نمونەیەکی جوان بوو لوبناان پێشتر نمونەیەکی جوانی پێکەوە ژیان بوو ئەو با بڵێن پەلکە زێڕینەی کە لە لوبناان هەبوو بۆ هەموو جیاوازی ئایزایی و نەتەوانەوە بەڵام بەڕێکوپێکی ئەڕۆشتن بەڕێگا ئەمە کەتێکی ئەدات بەرژەوەندەکانی یەکەم سووریا بەرژەوەندەکانی خۆی لەوە دەبینێتەوە دەسەڵات و ژمونی خۆی فەرز کات بەسەر لوبناانە دووهەم ئێران کە هاتۆتە ناو مۆزوعەکە ئێرانیش دوای هەفتاونەوە نەک لە پێشتر ئێران وەزعی باش بوو لەگەڵ سووریا هیچ دەسێوەردانێکیشی نەبوو بەڵام لە ئەنجامی ئەمانە من پێم وایە هەمووی لە بەرژەوەندی ئیسرائیل شکێتەوە باشە ئەوەی کە بەداداچوونت بۆ کرد بێ و ئەوەندەی ئێمەش خوێندنەوەمان لەسەری هەبوو یعنی باز لە نمونەی جوانی کاری میدیایی میدیاکانی لوبنانەکەن لەم دۆخەیە چی هەیە لەسەر ئەم بابەتە هیچ شتێک هەیە خوێند بێتەوە تێ ئاماژەی پێ بکەی گرنگە بەلامە و باسی دۆخی میدیایی بکەی لە لوبنان وەکو چۆن ئەڵێ کللتورێک لە لوبنان لە هەر لە زۆوە کللتوری لوبنان لە ڕووی میدیایەوە ئازاد و سربەخۆ بوون ئەو هەژمونەی ئەوان هەیەە لە وڵاتە عەرەبیەکانی ترە لە هیچیانە نەبووە زۆر جار یعنی هەتا سیاسیەکانی عێراق و میسر و سووریا و ئەمانە پشتیان دەبەست بەو دەنگ و باس و توێژینەوە لێکۆڵینانەوەی کە ڕۆژنامەکانی لوبنان دەیان نووسی بۆ چونکە ئەوان زیاتر بە واقعانە نەک لە بەرخاتری دەسەڵات یا لە بەرخاتری وڵاتێک یا لە بەرخاتری با بڵێن بەرژەوەندی لایەنێک شتانێکە دەینووسن شتەکانیان زۆر بەڕێک و پێکی نووسی زۆر بە جوانی ئەزانی لە ڕووی هونەریشەوە لوبنان زۆر پێشکەوتوو بوو بە دووهەم وڵاتی هونەری لە ناو عەرەبەکانە ئەژمێرا دوای میسر و توانایەکی زۆر باشی تیا بوو پێشکەوتنێکی زۆر باش با بڵێن ڕۆشنبیرێکی زۆر باش کرانەوەیەکی زۆر باش نمونەیەک بوو چووکراوە بوو لە هەندێک شوێنی ئەوروپا ئەو لوبنان بەڵام تەبعەن دوای ساڵی 75 بە تایبەتی کە تەقینەوەکانی شەڕی ناوخۆڕیدا ئەمانە هەموو گۆڕانیان بەسەرا هات بەڵام میدیا هەر توانی ئازادی خۆی بپارێزێت توانی سەر بە خۆی بپارێزێ هەرچەنە میدیای سێبەر هەبوو حیزبەکانی تر هیلایەنەکانی تر بەڵام ئەوە ڕەواجەیان نەبوو خەڵق متمانەی پێیان نەبوو زیاتر ئەو ڕۆژنامانە بوون کە هەر لە سەرەتاوە بەسەر بەخۆی لەدایک بوون و بەسەر بەخۆی ژماونەتەوە بەڕێز سپاس دەکەم بەڕێز چیا شەوکەت زەنگنا مامۆستای زانکۆ بە سکایپ ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ